زەلامی هاتووە بەلام وتی مامۆستا بۆ نەسیحەتێکی ئەو خەڵکە ناکەن کاکە ئەوەنە ئەم ئەڕوا بۆ عومرە ئەو ئەڕوا بۆ عومرە کاکە با ئەو پارە بدەنە فەقیر و هەژار و ئەمانە و ئەمانە ئەیوتم کاکە بۆ ناچیتە لای ئەوانە کەوا 32 قات و 35 قاتیان بردەتە ئاسمانگا لە سلێمانی و لە هەولێر لە ئەوانە بڵێ بیدەنە فەقیر و هەژار ئەو پیاوەی کە ئەڕوا بۆ عومرە دڵنیابە بە قەدەری پارەی عومرەکە و زیاتریش خێر و خێراتەکە ئەوە ئیماندارە ئەچێتە عومرە تێتۆ فول گەرم بووە و دینەکەی ئەمەنە حەماسەتی بۆ دروست بووە ئیتر هەموو خێرێک ئەو پەلەی تیاکە و خێرایی تیاکە کاکە ئێمە بڕۆین ئەوانش سارد بکەینەوە قەت لە کاری خێر کە سارد مەکەنەوە بە ئەو خەڵکانەی کە خێر ناکەن بڕۆن بۆ لای ئەوانەی کە نوێژ ناکەن زۆربەی ئەهلی ئەوانەی کە زۆریان هەیە و خاوەنی کۆشک و تەلاری بەرزن نەگشتی بە زۆربەی ئەهلی نوێژ نییە کاکە تۆ بڕۆوە تەشجیع بکە بڕۆ خەریک ئەوە بە ئەوەی کە ئێستا وەکو جەنابتان دوێنێ لە عومرە هاتۆتۆ پێرێ لە عومرە هاتۆتۆ ئەوە پێویستی بە من نییە من نەسیحەتی کەم ماڵی خوا نەسیحەتێکە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەسیحەتێکە هەر خۆی هەل خێرە کابرا ئەگەر لەبەر خوا نەوێ ئەڕوا دەگڵە 12 گڵا سەرفەکە لەم زروفە کوێیە کاتەوە بەم لاو بەم من ئێمە سنوقێکم کردە لە ماڵ و هەفتەی 1000 دینار مناڵەکانی خەن ناو ئەڵێم کاکە ئەم 1000 کۆ بێت ئینشاڵڵا 10-15 ساڵتر ئەڕۆن عومرەی پێکەن هەر لە ئیسۆ بەخوا 2 ساڵە خەریکن ئەمە شۆ من پارە کۆکەم و مناڵ پێرەکەم عومرە بکە دەی دوای 12 ساڵتر ئەڕوا بۆ عومرە ئەم مناڵە ئەمە بێت چەندێ لە یعنی عشقی ماڵی خوا و عشقی خێر و خێراتی هەبێ ئەو کەسەی بڕوا بۆ عومرە طبعا دیارە هێنە بەڵام خەڵک وا هەیە 20-25 وەرەقە سەرفەکە 30 وەرەقە سەرفەکە ئەڕوا بۆ مۆندیالەکەی قەتەر تێگەی ئەڕوا بە کاس عالەم دانشێت سەعات و نیمە دانشێ سەیاری ئەرجەنتین و هۆڵەنداکە ئەو بۆ نەسیحەت ناکەن ئەیوان نییە دانشێ کابرا مەسەلەن بۆ نمونە خۆ توانێت تەلەڤیزۆن تەماشایکی يعني قصدم من منعی کەس ناکەم بڕوا سەفر و سیاحەت بکە ئینشاءڵڵا هیوادارم ئەو جۆرە کەسانە کاری خێریش بکەن بەس مەبەستم بۆ عومرە و حەجەکە خەڵ سارد بکەینەوە ئێمە قەت کە سارد مەکەنەوە بیکەنە خاتر خوا دائیمەن هەر کەسێ خێری کرد زۆر تەشجیعی کەوت دەستخۆشی لێ بکە ئەگەر چی بەلەتە خورمایەکیش